سڵاوی کامەران حاجی عومەر و ستافی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کەیسێکی تایبەت کە پەیوەندیدارە بە دەڤەری مەخموور و قەراج و تەنانەت گوێڕ و ئەو ناوچانەی کە هێڵی تەماسن لەگەڵ حکوومەتی عێراق و حەشدی شعبی بەپێی هەندێک لە زانیاریەکان بەشێک لەو کوردانەی کە لە سنووری دەڤەری مەخموور نیشتەجێن ئێستا بەهۆی کۆمەڵێک هۆکارەوە بەنیازن ئاردەکانی خۆیان بفرۆشن زەوی و زارەکانی خۆیان کە زەوی باب و باپیرانی کوردانە ئێستا ئەوان لە بڕی کەمێک پارە و تەنانەت بە زەرەریش ئەو ئاردانە لە ڕێگای مامەڵەیەکی یاسایی تاپۆکەی بە ناوی عەرەب دەکەن. ئەم فرۆشتنە ئەم شێوازی فرۆشتنە چەندە لە قازانجی کووردە بۆ دەبێت کورد کە چەندین ساڵە لەسەر ناوچە کێشە لەسەرەکان شەڕی ناسنامە دەکات بە هەموو دنیا دەڵێت ئەم ناوچەیە ناوچەی کوردستانیە بۆچی دەبێ جوتیارێک بۆچی دەبێ خاوەن ماڵێک ئێستا بە ڕەزامەندی خۆی زەویەکە بە عەرەب بفرۆشێ کاکە ماندوو نەبن ئێوە دانیشتوی قەراجە زۆر سوپاس ئێوە دانیشتوی قەراج ئەمن خەڵکی زۆر نایمە دانیشتن و نایەی قەراج نایەی باقر پێم بڵێ ئەنی ئەمن شتێکی مەترسیدار جێبیزبوومە دەڵێن کوردەکان عەر دەفرۆشنە عەرەبەکان بەرێ جێم لێبووە بەخۆم هەموو ڕۆژ لە نایەی قەراجیمە هەتا 50 مال فرۆشرا کابرا 25 میلیۆن 30 میلیۆنی لە خانی دواوە خانی 200 مەتر دەچی بە 8 میلیۆن دەفرۆشی خان و دەفرۆشی هەردی مرچان دەفرۆشن بەڕاستی ناوچەکەگە ئەو هابی تقریبا نایەی قەراج ئافتا گوندی لەسەرە باز ئەم باسی ئاوادانی تێدایە بەرێ 400 و تقریبا نێزگای 500 ماری عەرەب ئاوادانی خۆی قەراج ئەمە خەرشی قەرازی نە قەراز لەوەتی هەیە ئەگەر دەمار بووبی هەفتی کورد بۆ 3 عەرەب بووە پێشتر هەفتی کورد بووە 3 عەرەب بووە ئەلعان یەک مارە کوردی تێدا نێ 420 مارە عەرەبی تێدا تەواو ڕۆی لە دەستمان ڕۆی یعنی زیاتر لە 50 خانی فرۆشرا عەرەبەکان ئەلعان ئەو خانی تاپۆی نەبی ناکڕ باشە کاکە کێشە چیە بۆ فرۆشتوتی جانە ئەمن کاک کامەران ئێستا کە ئەمن پێشەش خانیمان لێوێن دەرێ ئەو پیاوە ئەوانە هەمووی بەڕاستی خانوتان هەموو خانیمان من پێشمەرگەمە ئێستا کە من ئەگە هەر چادرم بتا عەرەبی ڕستانەکە نارێم ناو باقرد ئەو احتیادی وەک منە لێوێن درێژایە بەس عەرەبە دوورەکە بێ بەڕاستی ئەمە نارم بچم دوو ژنە لێ فرێدەم بۆ خۆشم پێشمەرگەمە بچم ئافتێک مارم مداری بەجێ باشە ئەمین و ئەمانەت نەماوە ئەوە دەڵێ من پێشمەرگەم بەڵام تۆ پێشمەرگەنی پێ ناچی بەخۆمان هەمومان جوتیارین کرێکارین هیچ ئەمین ئەمانەتەک نییە لەژێر لە بەڕۆژ بەس زادەکان لەژێر کۆنتترۆلی حکوومەتیە بەس زادەکان هیچ ئەمین ئەوکەت کە داعشی توێدا حکوومەتیش باش دەزانی و حکوومەتی عسکەری کێشەکە داعش لەوێت داعش نەبوونی ئەمنیەتە داعش خۆی ئەو قەرەسوغا هەمووی ئەستاش پێشمەرگەش دەزانی و حکوومەتیش دەزانی هەمووی داعشە گوندەکانیش یعنی چەند چۆڵ کراوە لێ چەند کوردی هیچ نەماوە یەک مارە کورد تێدانی قەراز نعیەی باقرتی 79 گوندی لەسەرا لەو 79 گوندەی 40 گوندی کوردە 40 گوندی کوردە لەو 40 گوندە کوردە ئیمکانە 7 گوندی کوردی ئاوادانش کەم تێدا 3 مار و 4 مار 5 مار لەوەندەی زیاتر نییە قەراج ببوورە دێمە وڵات قەراج ناوێکی کوردی ئێستا خەریکە وەکو ئەم برادەڵە دەڵێ چۆڵ دەکرێ ینی تعریف دیسان جارێکی دیکە بەڵام ئەم جارە نازانم ئەمان نەدیتە یعنی بەعاتی خۆی کورد نعیەی باقرتی لە ساڵی 38 ئاوادان کرایتەوە هەتا ئەلعان 420 مارە عەرەبی تێدا نەبووە یعنی ئەگەر ئەمن ئامارم لەکردن بۆ لەو ڕۆژێ سەدام ڕوخا 256 مارە کورد بوو 150 مارە عەرەب ئێستا یەک مارە کورد نییە و 420 مارە عەرەبە چ ڕوودەدا ئەوە ئێستا کە عالینەوە تعریبکردنێکی مۆدێلی مۆدیلی تازەیە خەتای مەشیتیە چۆن تۆ پێم بڵێ ئەمە عقەتەکە بێڵم کاکە لەبەر ئەوەی ئەمە زەوی زارەکانی خۆمان بەکەم شتێک دەفرۆش عەممان فرۆشتیانە فرۆشاوە هەتاکو عەرزی زراعیشان فرۆشتووە ئەرزی زراعیش بەڵێ هەتا معلوماتی دقیقمان هەیە حکوومەت ئاگادارە هەرێم بەرپرسانی هەرێم تا ڕادێک ئاگادارە سەردانتان کردوون وەکو سەردامان نەکردن تا ڕادێک ئاگادارە بەڵێ باشە ئێوە تەلەفۆنتان کرد ئاگاداری من کرایەوە لەسەر ئەو پرسا کاکەوە تعریب دەستی پێکردوتەوە بە مۆدێلێکی تازەتر بەڵێ تعریب بە مۆدێلش تازەتر دەست پێکردوتەوە ینی مەترسی داعش وا دەکە خەڵکەکە چۆلیکە
بەڵێ هەتی ئیدارەی وێن دەرەچی دەکە بۆ ئەمنیەت دابین ناکە بۆ حەشدی شعبی و پۆلیس چوزانم ئەوانەی کە لەوێنە بۆ دا ئەوانی لەوێنەر بەس بە ڕۆژ زادەکان کۆنتترۆل دەکەن شەوێ هیچ ئەمنیەتێک نییە ئەمنیەت نییە نەخ کاکەی من سڵاوتان لێبێت باشن جانەکەن ئەحواڵتان باشە خەڵکی مەغمورن ناڵی هەولێرینە ها منطقينا بريد ئی مەغموری بەێ. چ ڕوودەدا لە مەغمور وەزع چۆنە ژیان چۆنە کورد وەسعی چۆنە لەوێ والله خلق زو عادي دفرشي لۆ دەفرۆشی کورد بقرآن كس او وضعي بي اونيا لوي؟ يعني ليرة لكن ديناوا ئەمینە ینی بۆ عرب لەوێ خان و دەکڕ بۆ کورد دەفرۆشی بخواج زايكوا ئەو عربانە لە چێ دێن او عربان هري منطقة وانا ذكر یاو منتیقەیە هەری ئەو هاي منتیقەیە منطقية باشە بەڕای تۆ بۆ کورد ئاردەفرۆشی ئێستا عرب دلی دەکڕ لەبەر چێ مەوزۆ بەخۆی لە بەوەی کار و کاسبی لێرن نمایە ئەی بۆ عرب هەیە بۆ کورد نییە منطقة امانية ئەمان نییە امانية لەبەر چ داعشی لەیە والله دعشة او منطقة لدست عربانا خوجنيا ئایانی ئێستا لەوێن دەرە عرب کۆنتترۆلی وەزعەکەی کردی عرب كنت کورد غەریبێ ئێستا بتوێنێتەوە کورد بووتە غەریبە. دەبی واقعی قسەی بکەیت باشە قەراج ئەو هەموو عاردا لە دەست کوردان بڕوە کارەسات نییە والله كارثات بس يمكن وزعك وهاي وەزعەکە بەم شێوەیە اري والله باشە لە دەستمان دەسێ و ناو کامەران ڕۆیە ئێستا ئەمن ئەگەرمارم بەمە نعەیە قەراج لە پاش سعاتەش نەخۆشەکمە بی لە مارێ بمری ناتوانم بیهینمە هیچ شوێنیشتی بۆ ئێنا ڕێنیە ڕێت پێ نادەن شەوان شەوان مەمنوع ممنوع ڕێنیە لە پاش سعاتەش هاتووە نیە بینی باقرت و مەخمول و ئەو زیانە نییە خەرک ئەگەر لە مارەکەی خۆی بمری ناتوانانی بیباتە ئەوەی دکتۆرەی خەرک چۆن عرب بۆ بگەڕێتەوە دێت ئەم شوێنە چییە مەوزوع باشە ئەگە کورد چۆڵ دەکە بۆچی ئێستا ینی بەنیوە قیمەت دەفرۆ بەنیوە قیمەت دەفرۆشی کابرا نا 35 میلیۆن لێدا بە 9 میلیۆن دەیت عربی 35 میلیۆن مەصرفی بۆ بە 9 میلیۆن زیرانی من بە 29 میلیۆن تەواوی کرد و 100 مەتر زیرانی منە ئێرە ئەو سارەنا بە 9 میلیۆنی فرۆشت بە 9 میلیۆن بە 9 میلیۆنی ئەم بەزداوام بە زەرەر زۆریش زەرەر باشە ئەوە دیمۆگرافیە ناگۆڕێ ئەو ناوچەیەمە لە دەست ناچی کاکە سەبەبەکە پێشمەرگەکە بگەڕە دوێندەرێ مەقڕەکانی پێشمەرگا ئەو چشانە هەموو هەڵ بەس پێشمەرگە بەس پێشمەرگە چەند دوورە پێشمەرگە لێرە ئەوە ئاخی سەنگەری ئەوە وەرە تقریبا 4 کیلۆمەتر لە مەغمور لۆ باقی 4 ئێستا 4 کیلۆمەتر پێشمەرگە بڕوە بڕوە بستەوە جێندەرێ وەزعەکە دەگۆڕێ بەڵام باشە تۆ پێم بڵێ ئێستا ئەگەر کورد بە تاپۆ و ئاردانی فرۆشتبی سبێنێ کورد دەتوانێت و ئاردانە داواکاتەوە لاگە فرۆش بچۆن تەواو ڕۆی ڕۆژ ناتوانین داواکە ناتوانین داوا. بەس ئەگە پێشمەرگە بگەڕە دوێندەرێ ڕێگا دەگیرێ لەوەی کە خەرکە ئەوەی باشە هەر ئاردی خانوو دەفرۆشیان ئاردی زرایش دەفرۆش بە قورعان زیاتر خانەکان فرۆشاینە ئەی ئاردی زرای زیاتر عربەکانی گوندەکان هاتینە خانەکان بۆ دێن عرب بۆ دێن ینی عرب بۆ ناگەڕن و شوێنەکانی ئەدی باشە ئەمنیەت بۆ کوردنەوی بۆ عرب والله ئەوان نۆرەی دانیشتینە و لۆ مەژنا ئەمە داوام لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەو وەزعی ڕاگرێ ئەگەر ئەو هابی لەو چای ئەمە ناتوانێت شەقاوبان لەولا هیچ ئەوشمان نەبێت کەوا سنوورەکە ئێرە ئەوە سنوورەکەت ئێرە دەبێ معنای ئەمە هەمووی ئەخەرشی ئەو دوێنە هەفتا گوندی کووردە ئەڵان لەو هەفتای هەفت گوندی یەک و دوو سێ تێدا ناوی گوندەکان چییە؟ زۆر نایە ئۆشترالوکە عسارۆکانە گۆمەشینە گردەپانە شۆڕە پەلکەیە سیرمەیە گەزۆکە خەزنەیە کەوای لە دەستمان دەڕوا ڕۆیە نەک لە دەستمان دەڕۆ هیچی بکەن ئێستا ئێوە هاتوون دەتانەوێت دەنگی خۆتان بە چێ بگەینن حکوومەت ڕێگە بگریتەوەی باشە ئێوە بە قایمقامی مەغمور ناڵن کاکە سعات هەشت قەدەغەیە پێتان نەگوتونە بخۆشان دەزانن حکومەت عسکەریە ئەسکەریە تەرەکتەر دەڕاستە لێ نییە بە شەو بکڕێ ئەلعاج نییە. تەرەکتەر جۆتی دەکەن لێ ڕۆژ ئاوا بدەیت داعش دەسوڕێتەوە نادیت زۆر کەس دەیبینی لە منطقەی دەست داعش بە ڕۆژ دیتیان سوڕێتەوە داعش داعش بەبینی باقرت و ڕوارەی لێک نێزیکە ڕۆژە گوتیان دە کەس بەوێداهاتێت داعش بە جێشەکەشیان گوتێ سونە پێیان گوتێ نەچێت دوێت کەوایە دەڵێنە حکوومەت تکایە ئاگاداری زەویەکانی قەراج بە چەند دۆنم دەبێت زۆرە کاکەمەران زۆرە قەرارگا زۆرە نەبری دیارە نەسەری قەرات بەس باقرت نعی باقرت قەراج. 1000 دۆنمیە ینی منبعی گەنم و جۆیە منبعی ئابووریە من بۆیە ئابوووریە لۆ هەموو شتێک بەکاردێ لۆ فەلاعات لۆ زۆ لۆ بیستا لۆ شناوی گەلە زۆرە ئەوش زۆرە سەر و بری دیارە قەرات حرف الله على قناة 120 دون عردية 120 دون عرلا السنوي هوليري همي أودر تۆ
تۆ لە مەخموورەوە دێ ئەرێ وڵا خەڵکی مەخمووری بەری سەر ڕوو دەڵێن کورد خان و دەفرۆشی هاردی دەفرۆشی لە قەراج واللهی برام ئەوەم نەزانێتن هەر دەرێن لە باقڕتی ئەو کوردانەی کە ناگەڕێنەوە مەزبوور لە عەرەبەکان و خانەیە دانیشتینە دەفرۆشن باشە بۆ کورد ینی بۆ کورد شوێنی نامتەوە لەوێ خەتای خۆمانە کاکە بۆ خەتای خۆ چمان کردووە کوچمان کردووە چیە یەکپێ برامە یەکدیەکردینە بێگانە پەرستی ئێستا باشە کورد لەوێن دەرەیە لە ماڵی خۆی دانیشتیە چ کێشەی هەیە ئێستاکە لەوێن دەرێ ئاسایش یان پۆلیس یان ئەمنیەت یان حەجی شاوی بۆ هەموو وەکو یەک نییە یان جیاواز لە مەخموری لە بەخموور و دەرەوەی لا مەخموری هیچ تەک لە گۆڕ نییە ئەی قەراج لە قەرازی یەک کوردنەوە بین و ئاسودابنیشت بی بۆ دانای بەخۆی ناستەوە ئاجێ داعش لە منطقەیدا سووران ناوێن بەخۆمان لێ ناوێن بچنەوێن ناچن داعش بە مستەفەر لە منطقەیدا ئەوە خەڵکی وێ داعش وانە مەرە ئەوژە بە داعش هاتنە باقرتی خەرکو دەوری بچنەوە دەشێت بۆ کوریەتی بڕۆ نانەگوتیم خلاص لەبەر داعشی زەمان ئەدوعان زمانەتم دەدێ ئەوەن چەکدارم دوو ژن لێ بچم هەفتە لە دەوام بم زمانەتم بدێ ئەمە سبێنە پیاوە لە سەد ماتە نەڕۆم نەچمەوە بابا دیوانە مشت و ناموسمانەکانی ناوەکمەتی نییە ئەمە داوام تومان لە چێە مەخموریە لە مەخمووری ئەرێ وڵای نەڕۆشتمە و نازڵمەتە ئێستاش یانی ئێستاوانە خەڵکێکی زۆر ئاردی فرۆشتیە 420 ماڵی عەرەب هاتە خەراجی یعنی ئەوە ئاساییە بەلای تو وڵ ئەرێ ئاسایی زایلو ئەکە بخۆم نێمەوە دانەنیشم مەسئولم کابێت ئاوادان دەکات یعنی کاکە لۆ چۆل دەکەن مادەم ئەوە دەرێ ئەمین کاکە زمانەت نییە زمانەت ئەم دوێ دانیشم شوێت داعش بێتە وێن دەرێ سەرمان دەبڕ پێم بڵێ خەرچی شوێن دەری جارێ وڵی خەرش مەغموریمە مەغموری بەرێ باشە قەرات چۆل دەکرێت دەڵێن کوردەکان ینی زەوی دەفرۆشن خانوو دەفرۆشن چیە مەسەلەوە چ بکات عالم عالم دەڕوات چ بکە لۆ دەڕۆ لەبەر چێ یەکۆرە لەونە ئەوە ئەمە ڕۆژ لەگە ڕسۆر تۆمان دەکرد لەوێ ئەو بە تەقیەوە بۆ تەقیەوە ئەو بە تەقیەوە هیچ بۆ ئەوبۆکە هیچ بۆ داعش بۆ حکومەت داعش بۆی دابنا لە بەینی داعشی بوو ئەوە هەمە ئەوە چت بار کردی ئەوە گەلم بار کردی ئەوەی خەراجیە ئارەوە ئێستا چی بەسەردی ئەو قەراجە ناسکو نازدارە قەراجە ڕۆیە ڕوحی ئابووری گەنم و جۆی کوردستانە وایە ئەوە ئێستا عەرەبەکان نێ خانوو دەکڕن ئارێ وڵا ئێستا ئەو کارەسات نییەوە کارەسات چی بکەین چۆن ڕێی لێ بگرین بە وەکو دانیشتۆ چێ و ناوچێت چی بکەینەمە بە قورعان ئەگەر هەر ئەو حکوومەت لێوکانی بێەوە هەمووی ئەوها چۆل دەکرێت باشە کوردەکان بۆ دەیفرۆشن کاکە ئەو تاپۆیە بۆ دەفرۆشن کورە چ بکە کوردەکانی وانە بەزەرز بەسەرە بابەت چ بکە لێوانە چی بکە چی بکە علی نەما ناوڵ علی نەما ێ باشە چارەسەر کو دەبی وڵی چارەسەر ئیلاگە پێشمەگە بگەرێتەوەگەنا گەڕانەوەی پێشمەرگە کاکە چارەسەر لەوە زیاتر نییە ناوەڵە چیت کە چارەسەریت کەنیە پاشەوەی دەڤەری مەغموورمان بەسەر کردەوە بە تایبەت قسەمان لەسەر قەراج کرد کە زیاتر لە 80 گوند 79 گوند لەو ناوچەیە چۆڵ کراون خەڵک دەڵێ ئێمە ئارام نین بەڵام ئێستا گوێر لە ناحیەی گوێڕین کە ئەوش لە دەڤەری مەغموورە پێمان باشە بزانین کە ئێستا پێشمەرگا ئیدارەی ئەو شارە بەڕێوە دەبا واتە ینی سەرپەرشتی ئەمنی ئەو شارە دەکات ئاسایش پۆلیس هەمووی لە دەست حکوومەتی هەرێمی کوردستانە با بزانین ژیان و گوزەرانی ئەوان چۆنە پێم بڵێ تۆ وەکو گەنجێکی گوێر ناحیەکەتان چۆنە شارەکەتان ژیانی تێدا چۆن وەڵا ژیان ئارامی زۆر باشە پێشمەرگەی لێە زۆر ئەمنیەتی زۆر بەقەوتە لە خۆی بە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی خزمەت گوزاریەوە وەڵی ئاوەکەمان باش نییە ئاوەکەمان نەفتاوە ئەو شەریکە ئەهلانی سەر زادا نازم پێ هاتی کە هەمووی مەسفە هەمووی تێکەری زەی دەکاتەوە لە کۆدەرە تێکەری زەی دەکاتەوە لە پێش مەشروعی دەردێت باشە نمونەی ئاوەکتان هەیە من بیبینم والله نمون صافەکە صافە عیبی نییە بەس کە تامی دەکەی تامی دێ کە لە ئاوی گەرمیش کە دەستکاری دەکەی بۆنی دێتن وەکو خزمەت وزاریش گوێر ئێستا حالیان ئێستا ناو گوێر یعنی گوێر خنکایە خنکایە لە ڕووی ئیش و کارەوە ینی بێکار بووە بێکار بۆ کاری نییە لۆ نییە هیچ کاری نییە وەکو ئێستاکە ئەو دسرا کە جیرایە یعنی تەسیری زۆر لە گوێڕی هاتوچۆکە نمایە خەرچی ئەو بەری نایەتە ئەو بەری بجین شتی بکڕیتن ئەوەیە لە ڕووی ئەوەش زۆر شتیت کەش مەسەرەن ئێستاکە گوندی شەرایە گوندی هەوێرە بازاریان زۆر لە ئیمە
بەقوت ینی بازاری گوندی باشتر بۆ یا بازاری گوندی باشە پێم بڵێ ئێستا من ئەوە دەڵێ بازاری گوندی باشترەکە بار کەسێک بڵێ لەوانەیە پێکەنینی بەم کامەرازای مشکلی گوێری سێ کاکە ئەو دوسرە بکرێتەوە ئەو دوسرە بکرێتەوە بینی مووسر و کەرک و ڕێ مووسر داخراوە لە ڕووی ئەمنیەوە مشکلەی نییە بەس دەڕۆی حکوومەتی بابرین عێراقی و سرەکەیان فەرق ئەو دوسرە ببتەوە بازار گوێری خۆش ئێوە داوای دوسرەکە دەکەن بەڵام من ئێستا ئەوەی دەبینم لە هەندێک لە گەڕەکەکان کوردەکان خانوو دەفرۆشن وایە بۆچی کاکە بێکاسبی بێ ئیشیە بێکاریە ئەمانەت هەیە ئەمانەت زۆر باشە لەگەر هەندێک کورد قسەم کرد فەلاحن جوتیارن دەڵێ کاکە لەوێ لە خەرات پێشمەرگەی لێنێ بەڵام لێرە پێشمەرگە شەیە کورد خانوو دەفرۆشی خانوو کاکە بێ ئیشیە بێ ئیشە بێ کاسبی نییە کاسبی نییە ئێستا خەدەمات لێرە نییە خەدەمات نازانین نەسەر بە هەولێرین ئەمە نەسەر بە مووسڵین باشە ئەگەر کاسبی نییە چی دەکەن لێرەیەوە چۆن ئەو خەرکەی لێرکوانەیە کوردەکەی لێرکوانەیە داوامەکەی لێرکوانێ ئەلحان زۆر کورت هەیە ئێستا داوامەکەی بگەشتەوە هەولێرێ مارەکەی بار دەکاتن سەبارەت بە داوامەکەی لە ناو گوێڕی دەژیتن ئەگەن ئەو زۆر دەڕوە ئارێوەڵە زۆر ڕوویە زۆر دەڕوە زۆر زۆری ڕۆیە کورد دەڕوە عرب دێ ئەوانە منداڵە عرب نە انتم عرب عرب انتم عربي ها كوايا يعني داهاتو بوانا كاكا سطا حفتا بسطاسية كردك سطاسي ليريس بوت سطاسي يعني من ضالي زور دبي زماني بعث كرد زياتر بزور باشا بيملين يعني بۆچی خەڵکی ئەم شارە گوندەکانی دەوروبەری گوێر شارەکە چۆڵ دەکەن بۆچی کاکە بۆ چۆڵ دەکەن بە قوڕان پێشەکی بە خێراتنتان دەکەین ئەمە لەخوای بە زیادی لە وەزعی لە ئەمن و ئامانەکی بە پوختەیی دەژین بێ کێشە الحەمدولیلا لە ڕووی ئەمنیەوە لە دوور ئەمنوە کێشەی نییە کێشەمانیە وەکو کورد و عارەب ئەمە لێرە دەژین وەکو برایە هیچ کێشەمانی الحەمدولیلا باش لێرە هەندە هوردە کێشەمە دەربارە بە چۆڵکردنی ئێکوانە خاستن لە کوردەکان ئەمە زۆرینی زۆری با پێت برێم خەرک کچ و کوڕی هەیە لە زانکۆی ناوی دەرچووە لە مەحەد ناوی دەرچووە نەبوونی زانکۆ بەڵێ نەبوونی پەیمانگا ئەمە هۆکارێکە کەوا بکە ئێرە چۆن بەتاکید وایە ئێستا ئەمن سیارم گرتێ لە بۆ کچەکەم لە مەحەد طبی دەخینیتن بە 200,000 دیناری فەرمی لەوکان مەحەد طبی لەوکانە لێرە هەتا ئامادەی هەیە ئاخر بەڵێ باشە تۆ چۆڵ کردووە ماڵەکەت لە گوێر بووی پێشی داعشی لە گوێر بووم ئێستا لە وەختی داعشێتە ئێستا نات ینی باب و باپیران بەرێ ئێستا چۆڵ چێ لە هەولێرم باشە بۆ چۆڵ دەکەی کاکە ئەدەڵێن ئەمە ناوچەیەکی کێشە لەسەرە کورد چەند ساڵە کێشەی لەسەر زەوی خۆی هەیە تۆ چۆڵی بکەیت ئێ وەڵاهی دەزانین کو چۆل دەکەین لەبەرەوە یەک شتێک وەچی کاک بەکری گوتی ئەوەی کچ و کوڕی تەلەبەی بیدەی بیستە هەولێری باش ئەوەی منداری جائێربی دەبی لەوە ئیشە ئیش لێرە نییە هیچ نییە نییە هیچ ئێستا سێ کوڕم جائێرە لە هەولێر ئیشەوە بۆ بێ ئیشە پێشی داعشی عیبی نەبوو باشە گوێر دەڵێن کاکە لە ڕووی زەڕاعەت دەوڵەمەند بەرەجان دەڵێن گوێر ئەوە ڕووباری بە ناویدا دەڕواتن زێک بە ناویدا دەڕواتن ئاوی تێدایە باشە کاکە نەوتی تێدایە چیە مەسلەی بێشی بەرەجان مەسەلەکە چێ ئێستا بیتە خەتەکی جەبهە ئێرکوانە بەڕاستی پێبرێم لەبەر ئەو حەفر و ساتر و هەراهێستان بۆ نمونە مەسەلەن ئێستا ئەمن خەرچی زمارەی گەورەمە ئێستا تۆ بە ئیجازە دەبێتەوە گوندەکەی خۆت لەبەر ئەوەی ئێستا کە ئەوانەی بەرامبەرەمە گوندەکانی بەرامبەرەمە مەسەلەکەن هاشا گوبێبێ ئاسوودیە برامە خەلیلە عەدلێ ئەوانە هەر کەسە هاتووە جێ و ڕێی خۆی دانیشتیا بەران ئەمە ئێستا کە مەسەلەن لە زمارەی ئێستا من ناتوانم بە دەبی پرز وەگرم ڕێی وەگرم ئەو جەبسمە ماڵ وێرانە لە دەرەوەی پێشمەرگە چۆڵ دەکات لە ناو شێر دەستەڵات پێشمەرگە ئەمە کاک محەممەد ئێستا ئەوە چی کرد لە بۆ علی دەربارە بە مۆزوعی چوونەوەی گوندی ئەمە هەر دەجویلینەوە مەمنوع على خوای بزیاد دەبی لە ناحیە ئەمنی مەمنوع لەلایەک پێشمەرگە مەمنوعی کردیا ناتوانین بەستراحەت بچی يعني ئێستا فەرحەسی عەردەکەی خۆی تۆ دەکا دەبی بێ موافقەی دوان سیانی وشت وەگریت ئەو خەڵکە پێویستی بە چییە؟ لە جادە کارەبا ئاوەدانکردنەوە ئەو خەکە پێویستی بە ژیانەشی خۆشە پێویستی بە ئاوەدانکردنەوە ئێستامە لەو منتەقەینە لەو منتەقەی خوارێ تەرحیل کراینە ئێستا گوندەکانمان بەجێشتووە داعش دەمێراونە ئێستا گوندەکانمان هەر چۆلە گوندەکانتان ئاوەدان ناوەڵە ئاوەدان وەڵا گوندە زمارەیە ساقەیە کوشافە
چۆلە هەمووی ناوێرن بچنەوە ناوەڵ ئەی مەسیری ئەو گوندانە چی وڵی مەسیری ئەو گوندانە ئەوە حکومت دەزانی چێت هەتا ئێستا کەس دەیپرسینەوە ناوەڵە کەس کەس نەپرسی گوتیتی کاکە ئێوە بۆ هەموو گوندەتان بەجێ نەوەڵی ئێستا ئەمە هەموو لە کرێچی داینە هەموو نانمان نییە بخۆین هەموو ئەوە نییە گوندەکانیشمان ئەوەتەوە باشە ئەوە خاچی کوردستانە بەرێ خاچی کوردستان ئێستا نورمان لەگەڵ عەرەبەکان ئێستا پێشمەرگەوە تێدا باشە بەڵام چۆڵکردنەکە پێشمەرگە شەی بۆ ناگەڕێنەوە وەڵی ئێستا دەترسن ئەمە یان ئاوەدانی نییە ئاوەدانی نییە کارەبا حکومە دۆشینەنێ بێ ئاوەدانیمان لۆ نەکە نییە کارەبا هەیە ئاو نییە خزمەت گوزاری نییە هەموو شتێک نییە داعش هەموو تەقاندەوە کە ئەو خودکوندانە چۆڵ بوون کە داعش خانەکانی زۆر تەقاندەوە بە مقابلی کە نەتوانی گوێڕی داگیرکە هەستا گوندەکانی کوردی تۆل کرد و هەمووی تەقاندەوە چەند گوند دەبیەوە لە گوندی ساقی عارەبا بێمەوە زماری عەبلاو کە هێدە ساقیە دەکا دوو سێ مەجموعی زیاتر لە 5 گوند 6 گوندە ینی 6 گوند گوندی کورد نشینە لەبەر بێ خزمەت گوزاری چی دەوێ خزمەت گوزاری وەڵا خزمەت گوزاری ئێستا ڕێگەوبانمان لۆ هاتووە زادەمان هەیە بەس ئێستا ئاومان دەوێ ئاومان نییە کارەبامان دەوێت دۆختان چۆنە ژیانتان چۆنە پێویستیتان بە چییە ئێستا من لە هەندێک گەڕێک دەبینم نووسرایە کوردەکان نووسیان خانوو بۆ فرۆشتن چێ مەوزوع مەوزوع ئاومان باش نییە ئاو باش نییە ئاو نەفتاو دێتن نەفتاو دێ بەێ ئەو نەفتاوانەی سانی ناتوان بخۆنەوە دەخۆینەوە بەس نائیلاجی نەگەر نائیلاج دەخۆنەوە ئەرێ وڵی تامی نەفتی لێ دێ ئاوەکەمان باش نییە ئاوی ڕئیسی ماڵان بەو شێوەیە بەێ بەڵگەت لە مەشروع دێتن بەڵگەم بخۆم دەیخۆم دەیخۆیەوە بەێ ئەی تووشی نەخۆشی نابن وڵە سوانم نائیلازیە گرفتی گەورەتان مەجبوری باش ئەوانەی معمەل شیشی دەتەقی دێتەوە نەوازی محمد شیش ئەدی معمەل شیش دێ پیسای هەولێر لەگە پیسای هەولێر تێکردە بیت دۆزی ناوزی نازی ینی گەورەترین کێشەیەوە گێشەی ئاوە بەێ باشە چی کێشەی ترتانە ئەوە گوتمان ئاوەکە ساغ نییە جەنابی محافظ پارێزگاری هەولێر ئاگادار بە پرۆژەتان هەبێ بۆ گوێ وایە داوا دەکەنێوە وڵا خستەخانەستنی بەخوال و حەبە چێ دەچی نییە بڕ لە خارج بکە خارج هەیتی خستخانێتی لەو معنای باشە دکتۆری تێدایە دکتۆری تێدا نەخۆشخانەکە دکتۆری تێدایە تێدا فۆل دکتۆرن بەس عیلاج نێ بێشتان عیلاج باشە جێبیستی ئەوە بوومە دەڵێن جێبیستی ئەوە بوومە دەڵێن لە گوێر کوردەکان شارەکە چۆڵ دەکەن عەرەبیش دێت تێرە چەند ڕاستان بقسێ کورد زیاتر مەرەقی هەولێرە هەدێ لێرە بەس ئەمە خراپ نییە بەێ وڵە خراپە بەدی کو خراپ نییە ینی من چوومە کۆڵانێک دەیان منداڵ هەمووی عەرەب بوو ئەوها بڕۆ چی بەسەر بەس عەرەب دەمێنێتەوە تەواو باشە چیتان پێ دەوێت لەو شارە پێویستی بە چیانی ئێستا قسە جێبیست بوومە کوردەکان خانوو دەفرۆشن ئەمە ڕاستە ئەمە ڕاستە هەستا من پێم بکەی خۆم دەفرۆشم بەرێ هیچم نییە هیچم ناوەڵە ڕاتیشم نییە لێکوانە کوڕەکەم کە ناز بدەریان کرد گوت ینی لێرکوانە کوڕەکەم کە ناسە چیاندانە لە جێ چۆن چیاندانە باشە دەریان لێکوانە باشە بەڵام ئەوە کێشەی تو لەسەر ئەوەیە کوڕەکەت لە کار دەرکراوە باشە بەڵام کێشەی هەموو کوردەکان ئەوەیە کابرا هیچی نییە چی هەیەوە چی هەیەوە بەڵام لێرە زراعەتان نییەوە خاکی خۆتان نییەوە چۆن بەجی دێلێن چۆن بەجی دێن ئێرە خاکی خۆتان نییە با بە خاکی خۆمانە بەس کابرا کە برسی بوو چێوە دەچی غێر دەستە جێکی قومە پارەنانەکی پێیاکە ینی لێرە ئیش نییە ناوڵ ئیشتان نییە کابراەکەم ئەو نەو عەزەلامەمە ئەلعانەکەت تازە دازان نیارقەرکردی واتە بەزین تێ دەکەم نیتم ینی لێرە بێشی زۆرە هەر نییە هەر ئیش نییە سێ سەرام وا لە مارە هەر لە گوێڕ و لە دەور و باشە گوندەکان بۆ چۆڵن ئەو گوندانە بۆ ئاوەدان ناکرێنەوە یان لەوێ زەراعەت بکات کابرا دەیگوت کاکە وەخت خۆی من لە دوو ماڵە گوندێک دوو ماڵ بوو ژیانی خۆمان دروست ئێستا بۆ وای ڕاستە فەلاعەتیا بوو شەشی باشە بوو دەکرای زەنا هیچ ناکرێت باشە ئەوها بڕوە عەرەب کۆنتڕۆلی ئێرە ناکە کۆنتڕۆل ئەو چار دوکانانی من بوو ئێسقم لەسەر ئەو دسرەی بوو ئێستا شتمە ناو گوێڕی هیچ ئیشکار نییە ناو گوێڕی نییە ئێستا چارە سەر
دەچمە هەولێر لە هەولێر ئیشێ دەکەم چارەسەر خۆم مار و منداڵی خۆم لە لێرە بەڕێوە دەبم. یعنی تۆ ئێستا دەچی هەولێر دەچمە هەولێر کەسابەت لە هەولێر دەکەم لێر ماڵیشت لێرەیە بەرێ. دەڤەری مەغمور و گوێر لە سەردەمی ڕژەمی بەعس بەردەوام خەریکی تعریبکردن بوو کورد بە شێوەیەک لە شێوەکان ناچار دەکرا ئەو ناوچانە چۆڵ بکات. لە سەردەمی داعشش بە هەمان شێوە کورد هەربوونی نەمابوو لەو ناوچەیەدا. ئێستا لە بەشێکی دەڤەری مەغمور پێشمەرگە بوونی هەیە، بەڵام بە شێوەیەکی دیکە بە مۆدێلێکی تازە تعریب دەستی پێکردوتەوە. دانیشتوانی ئەو ناوچانە دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاگادار بێت کە پرسەکە زۆر هەستیارە. ئەگەر بەم شێوەیە بڕوات لە ناوچە کێشە لەسەرەکان لە دەڤەری مەغمور لە گوێردا لە داهاتوو نابین بە یەک خاوەن خێزان لەم ناوچانەدا. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.